This is a very interesting story as well. زیندانی بووە خەڵکیتیا ئازارکراوە خەڵکیتیا گیراوە لە سەرەتادا پێشەوەی باڵێن هەروە کارەکەی من لەسەر قەڵای هەولێر دەربارەی قەڵای هەولێر بوو کە چۆڵ کرا 2000 بوو بە مۆزەخانە کە دەربارەی قەڵا ئیشم کرد نزیکەی 860 خێزانی قەڵای هەولێر هاتنە خوارەوە بەڵام میمۆریەکانیان ماوە لە لای خۆیان من بە کارێکی هونەری توانیم لەگەڵ ئەوان ئیشێک بکەین قەڵایەکی بچووکمان دروست کرد لەسەر میمۆری لەگەڵ نەخشەی ماڵەکانی خۆیان چیتر منداڵەکەت لای من جێمێڵە مێردەکەم پێی ناخۆشە و مێشکی تاوان نییە بەخوا گەریشتی باشترین دەستکەوێت واز لێرە هێنا نەبابە نا وازێنان فیلم بەدێ لە تخێنان نیشمانێنە بخۆین فیلمە باسی ئازاری ئافرەتێک دەکات کە ئێمە وەک سیمبولێک بەکارمان هێناوە بۆ هەموو ئافرەتە کوردەکان یان بۆ هەموو ئافرەتە عێراقیەکان ئێمە ئەم بابەتەمان کردە کورتە فیلمێک کە لە 11 خولەک و 11 چرکە پێکاتووە توانیمانەکە پرۆژەیەکی جوان و خاوێن و سینەمایی دروست بکەین و دڵخۆشانە بەرەو فیستیڤالەکان دەچێت و وەڵامی باشی هەیە. پێ ناوێت هەر کەسێک بگەهێتە vê rojê de gelekî keyfxweşît keyfxweş bî çunkî geştiye vê rojê yanî geştiye astekî geştiye wê xewnawî viyay û ez êdewê keyfxweşim ku ez yanî geştîme vê rojê û ez spasî her kesekî dikem ku piştevaniya mikirî her mamosta bigire û deyî baba û دکومکان قطابی برنامه دیپلم دستپوینم زانستن کامپیوتری و دیسان زانستن گاز و پترول اما که ما مستعد به پیمانگی گله کیف خوشین و روزش برکم شاینه کمکان قطابی آسته که زانستی بلند سر بخین و برنامه دیپلم دستپوینی Wir sind der Meinung, dass man auch etwas Gutes tun muss, dass man das, was man erfährt, auch weitergeben kann. Und deshalb spielen wir seit 34 Jahren hier am ersten Samstag vor der Adventszeit für den guten Zweck. Heute sammeln wir für Robin Good, eine Aktion der Caritas Bonn, die wir sehr, sehr gerne unterstützen. Und wir freuen uns über viele Leute, die Spaß an unserer Musik haben und die uns was spenden, damit wir damit Gutes tun können. Ja, sehr gut. Es passt sehr gut hier in die Stadt und die spielen ja auch also normalerweise nur karnevalistische Lieder und jetzt dann extra zur Weihnachtszeit auch Weihnachtslieder und das passt auch sehr gut. Ja, dadurch, dass mein Mann Trompete spielt, sind wir sehr vorbelastet und hören viel Musik und singen auch viel und ja.